سڵاوتان لەبێتەوە کاتتان باش سەبارەت بە پرۆسی دابەشکردنەوە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران بە پێ و زانیاری دەست من کەوتون زیاتر لە 98 لە سەدی هاوڵاتیانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران نەوتی سپیان وەرگرتووە 2 لە سەدی ئەو هاوڵاتیانەی کە ماوە نەوتیان پێ بدرێت سەرچاوێک لە بەڕێوەبەراتی نەوت و کانزەکانی ئیداری سەربەخۆی سۆران بەزاری کرمانجی ڕاگەیاند هەوڵ هەیە لە ئایندێکی نزیکدا ئەو هاوڵاتیانێک کە کۆبوونە وەرگرتووە و پارەی نەوتەکەیان داوە بە بریکارەکان ئەوە لە ئایندێکی نزیکدا دەست دەکرێت بە دابشکردنی نەوت بەسەر ئەوە هاوڵاتیان ژمارێکی زۆر لە هاوڵاتیان تا ئێستا نەوتیان وەرنەگرتووە لە سنووری قەزای ناوەندی سۆران و قەزەکانی دیکە ئەو سەرچاوێش کە لە بەڕێوەبەراتی نەوت و کانزەکان ئاماژەی بەوە داوە بەشێک لە هاوڵاتیان کۆبوونی نەوتیان ون کردووە و کۆبوونیان پێدەدرێتەوە دووبارە و هەر هاوڵاتیەک پارەی دابێت بە بریکارەکان ئەوە نەوتی بەسەر دابش دەکرێت جا لە نەوتی سپی ماڵان کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەسەر هاوڵاتیان دابش کرا لە بازاڕیش نەوتی سپی ڕوو لە بەرزبوونەوە کردووە و لە ئەمڕۆدا نرخی 1 بەرمیل نەوتی سپی لە نێوان 16,000 بۆ 165,000 و بەهۆی بوونی خواست لەسەر نەوتی سپیش ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوتی سپی لە بازاردا ڕوو لە بەرزبوونەوە دەکات.